وڵە بەڕێزان لە تەوەری دووەمی بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبم باس لە ڕێککردنەوەی بینین یاخود بینین دەکەین لەم تەوەرەدا چارەسەریەکان چین ئەم نەخۆشیە چییە لە چاودا لە چی کەسێکدا ئەو چارەسەرێنەی بەکاردەهێنرێن بۆ ئەم نەخۆشیە لە لەیزەر لە لەیزەک لە ئایلەیزەک ئەمانە چۆن بەکارهێنرێن و لە هەرێمی کوردستانە ئەم ئامێرانەی کە ئەم چارەسەرانی پێدەکرێت تا چەند بەردەستە ئەو کەسانی کە تووشی ئەم حاڵەتە دەبن لە چاودا چارەسەرکردنیان ئاسانە و دەبێت تا چەند ینی درک بەوە بکرێت کە دەبێت چارەسەر بکرێت بۆی کە زیانی زیاتر بە چاوەکان نەگەێنێت و جیاوازی چارەسەریەکان لە چارەسەرێکەوە بۆ چارەسەرێکی تر کە بەوردی باسی دەکەین لەم تەوەرەدا چی دەبێت بۆم تەوەرە میوانداری دکتۆر بەختیار قادر جافمان کردو پسپۆری نەخۆشیەکانی چاو لە ستۆدیۆ دکتۆر بەختیار سپاس بۆەوەی کە بەیانە لەگەڵمانی سپاس بۆ ئێوەش ئەمەوێت سەرەتا تعریف پێناسەیەکی ینی ڕێککردنەوەی بینین بۆ بینەران بکەی ئەمە نەخۆشیە کە ڕوبەڕووی چاو دەبێتەوە چییە؟ ڕێککردنەوەی بینین یان پرۆسێسی ڕێککردنەوەی بینین یان ڕفراکتیڤ سێرجەری واتە نەشتەرگەری ڕێگەی نەشتەرگەری بۆ ڕاستکردنەوەی کزی چاو طبعا ئەوانەی کە کزی چاویان هەیە ئێمە بەبەستمانەوە نییە کە مەسەلەن ئاوی سپیان هەیە یان ئاوی ڕەشیان هەیە یان گلێنەیان ئەمانە تەنیا بۆ ڕاستکردنەوەی بینینە بۆ ئەوەی نەخۆشەکە جوان ببینێ ئەمە جێگرەوەیەکی چاویلکەیە جێگرەوەیەکی هاوێنەی لکاوە کەواتە و کەسانی چاویان کزە بۆ نمونە کوردبینی یان نزیک بینی یا ئەستیگماتیزمیان هەیە ئەگەنە نزیکی 18 ساڵەوانە و دەرەجەی چاویان سابتە بێ بۆ ماوەی ساڵێک خۆیان ئارەزومەندانە ئەیانەوێت لە چاویلکەکانیان نەجاتیان بێ باشە ئەمان ناتوان هەر بە چاویلکە بەردەوام بن ئەگەر بیانەوێ یان ئەگەر نەیانەوێ بۆ نمونە زۆر جار میهنەکەی ڕێگەی نایە و ئەرکی چاویلکە و ئەمانش زۆرە یا ئیزعاجە یان هەڵمەکایان یعنی طبعا ناخۆشە شتێکی ناخۆشە لەبەرەوە ئەو کاتە بەکارهێنانی عادەسەش ئێمە زۆر ئامۆژگاری ناکەین بە تایبەتی لە وڵاتی ئێمە و جۆرەکانی و ینی جەوی ئێمە زۆر ببوورە مساعد نییە بووە ئەمێنێتەوە سەر ئەوەی ڕێککردنەوەی بینین ڕێککردنەوەی بینینەکەش بە زۆری دوو جۆرە ئەو جۆرەیان کە ئێمە ئیش لەسەر گلێنەی چاوەکەی باشە بۆ زۆربەی حاڵەتەکان ئەمە لە هەمووی سەرکەوتوترە ئەمێنێتەوە سەر ئەو حاڵەتانی کە کزیەکانیان زۆرە تۆ بە عادەسە بەکارێنی زۆر باشە پێشەوەی دکتۆر بورانی پێمە سەر پرۆسیسی ینی ڕێککردنەوەی بینینەکە و جۆرەکانی چارەسەرکردن بۆ بابەتە بۆی وەک باست کرد لە عینەک نەجاتمانە بێیان بینینمان ڕێککەینەوە هۆکاری توشبوونی ئەم ناڕێکێ لە بینینە چاوکەسبوون بە شێوەیەکی گشتی جەناب دۆک پسپۆرێکی نەخۆشیەکانی چاو بە دەرفەت ێزانم ڕوونی بکەیتەوە بۆ هاوڵەتیان لە چیوە توش دەبن و تەمەەن چی جیاوازیەکەی دواتر دێنە سەر چارەسەرەکان خۆی لە ڕاستیە زۆربەی زۆری هۆکارەکان پەیوەستە بە پێکهاتەی چاو خۆیەوە ینی پێکهاتەی چاوەکە لەوکۆک بۆ ماوەی یاوەکو لە سکی دایکەوە پێویستە یعنی با بڵێن ڤۆلیومی چاوەکە حەجمی چاوەکە درێژی و کورتی و دایمێنشن و ینی درێژیەکانی بۆ نمونە چاوەکە زۆر بچووک بێ زۆر گەورە بێ یان گلێنەکانی لار بێ کەواتە هۆکارەکە زۆرتر پەیوەستە بە پێکهاتەوە یان بەشێکی زۆریشی پزیشکی لە زانستی پزیشکی ئەڵێ هۆکار نەزانراوە بۆ هەندێک کەس تووشە بنیانی بەڵام زۆرتر ئەساسێکی خێزانی هەیە یانی ئەبینیوانی چاویان کزە زۆر جار خوشک و برایەکانیشیان چاویان کزە ینی زۆرتر هۆکاری ترە ڕاستە هۆکارەکانی تر بۆ نمونە دەوروبەر و ئەم سەر تەکنۆلۆژیا ئەو ژینگە و ئەوانە یا خۆراک ئەوانە دەوری هەیە بەس کاریگەری ڕاستەوخۆی زۆر لەسەر ئەم کزی چاوانە نییە کاریگەری لەسەر شتی تر هەیە نەخۆشی تر باش تەمەنیش پێوە نییە بۆی کە کەسێک کزی تەمەنیش پێوە نییە زۆرترەوانەی کە بۆ نمونە مناڵن بچووکن کوردبینیانەیە چونکە تۆپی چاوەکەیان بچۆکە لەگەڵ گەورەبوونا تۆزێ باشە بێ زۆر باش هەندێک کەسە لە زۆر خوێندنەوە زۆر مۆبایل زۆر ئەم شتانە ئەوەش دەوریە بێت تۆزێ زیاییەکە ئەگەر هەر نەی بێ کەسەکە ئەو شانە دروستی دەکا بۆی بەکارێنانی ئەگەر دروستی کاتی کۆمپیوتەر کاتیە بێ کاتی
بەڵێ سەبارەت بە مەسەڵەن زۆربوونی ڕێژەکە ئەگەر کەسێک هەی بێت و ئەم شتانەی کە جەنابەت باست کرد زیاتر بەکاری بێنێ ڕێژەکە زیاتر دەکا یاخود بە پێچوانەوە ئەگەر عینەک بەردەوام بەکاربێنێ ئەی وەستێنێ یاخود نایهێڵێ ئەمە زۆر گەڕوونی کەیتەوە جوانە طبعا لە مناڵانە ئەوەی کە چاوی کزە زۆر گرنگە ڕێکی کاتەوە بە چاویلکە بێ بە چاویلکە طبعا لە مناڵانە ئەم بە چاویلکە بەکارێنین چونکە ئەگەر بەکاری نەهێنێ چاوەکەی تەمەڵە بێ بەڵام لە گەورەیە عینەک زۆر دەوری نییە لەوەی چاویلکە دەرەجەکەی ڕاگرێ بەڵام چاوی ڕاگرتنیشی دەوری نیە ڕاگرتنیشی دەوری نییە بەڵام چاوەکە ماندووەکە وشکێ کاتەوە لەوان تەسیر لە ماسوولکەکانی بکە بۆ نمونە کرژ بوون و یعنی ماندووبوون و هیلاکبوون و سەرێشە و ئەوانە ئەگەینا زۆر کاریگەری لەوەی نییە بڵێ من چاویلکە بەکارێنم بۆ ناوەسی ینی پەیوەندی بە گەشەی جسمەوە هەیە زیاتر زۆر باشە چاوی تەمەڵ وەک باست کرد ئەویش هەر هەمان چارەسەری بۆ بەکارێنرێ چارەسەری چاوی تەمەڵ پێویستەوە لە مناڵیە کێشەکەی چارەسەر بکرێ بۆ نمونە چاوەکە خێلە چاوەکەی کزا ئاویسپی هەیە هەر شتێکی ئەبێ هۆکاری چارەسەرکەی بۆ دوایەوە چاوە باشەکە داخین بۆ ئەم چاوی بەکاری بێنێ ئەو ڕەبتەی لەگەڵ مێشکە دروست بێتەوە مێشک بتوانێت بیخوێنێت زۆر باش با بێنە سەر ینی باسی هۆکارەکانمان کرد بێنە سەر جۆرەکانی چارەسەرکردن بۆ ڕێککردنەوەی بینین لە هەر کەسێکە کە ئەم گرفتەی هەبێت لە چاویدا جۆرەکانی چارەسەرکردن ئێستا ینی بەشێک وتت لە مناڵدا ڕەنگە عینەک بەکاری بێنێ و گەورەش بێ بەس تااقەت و حوسڵەی بەکارێنانی عینەکی نەمێنێ چارەسەر چییە لە ئێستادا وەکووتمان چەند مەرجێکی هەیە مەرجەکانی ئەوەی یەکێک لەوانەوەی دەرەجەی چاوی سابت بێ نەک بچێت لە دەرەوەی وڵات یا لە شوێنێک یەکسەر بڵێ ئادەی منەمەوێت ڕێکردنەوەم بۆ بکەن کە ئەوە مەسەرەن باگراوندی پێشووتری نازانێت چاوی چۆن کەس بۆ بەڵام نەخۆشەکانی ئێمە بەردەوام چەند مانگجارێیان بینینەوە فەحسیان بۆکەین چەند ساڵێک لەوانەی لای خۆمان با بڵێن هیستریەکەی یان لە بەرنامە و داتابیس و کۆمپیوتەر و مەلەف و فایلەکانە نابێت بۆ نەشتەرگەریەکە باش نییە یەکسەر بڕاش باشە کە پێشتر ئەزانێ ئەم دەرەجەی چاوە چۆن بووە پێشتر چۆن بۆ ئێستا چۆنە فەحسی گلێنەی بووە کا بزانێ گلێنەکە ئێمە فەحسی گلێنە ئەستوری و لاری و هەموو شتەکانی بە میلیمەتر هەمووی قیاسەکرێ ئەگەر ئەو کەسە گونجاو بۆ بڕیارە دەی لەسەری بەپێی دەرەجەکەی جۆرەکانی چیمانەیە وەکوتمان زۆرتر ئەوانی کە لەسەر گلێنەی چاویشەکەن پێڵەن ئێگزایمەر لەیزەر ئێگزایمەر لەیزەرەکە لەیزیک ئەگرێتەوە ئای لەیزیک ئەگرێتەوە PRK ئەگرێتەوە جۆری تریش هاتۆ بۆ نمونەوەکو سمایل مەسەلەن یان بە فێمتۆ ئەگەر ئیسفادە بکرێت لەم لەیزەرانە جاران دانانی حەڵقە هەبوو دانانی چەند شتێک هەبوو لە گلێنەی چاوە لە هەمووی باوتریانەوەی کە پێڵەن فۆتۆڕفراکتیڤ کیراتێکتۆمی یعنی PRK PRK-ەکە زۆر لای خەڵک باو نییە زۆرتر لەیزیک خەڵکی زانێ بە زۆرتر PRK ئەکرێ و سەرکەوتوترەوە کێشەکەم چۆنەکرێ من ئەمەوێت دوایی ینی جیاوازی هەرێکێک لەوانە لە شێوازی بەکارێنانیان بزانین بۆ بینەران ڕوونی بکەین PRK-ەکە چۆنەکرێ طبعاً ئەو پزیشکە بڕیارەدا بۆی کامیان لە هەمووی گونجاوترە بۆ نەخۆشەکە PRK-ەکە گلێنەی چاو گلێن ڕەشێنەی چاو سنتەری ڕەشێنەی چاو پێستەکەی لا ئابرێ پێ ڕووپۆشەکەی بە مادەیەک بە کحولێک یا بە تاشین ئەو مادەیە لا ئابی چونکە خۆی دروستە بێتەوە لە ماوەی یەک دوو ڕۆژە خۆی دروستە بێتەوە بەرنمێکی بۆ دیاریکراوی لەیزەر دانێ لەسەر چاوەکە ڕیسێرفسین ینی ڕێکێک کاتەوە لاریەک بەرزیەک نزمیەک بەو شێوەیە کە تۆ داتاکانە خەیتە ناو ئەم جیهازی لەیزەرەوە تعدیلەکە ڕێکێک کاتەوە بەو شێوەیە کە تۆ ڕسمەکانی دووریش بە جوانی بشکێتەوە و فۆکەسێکی جوان دروستکە لەسەر ڕەشێنەی لەسەر شەبەکەی چاو لەسەر شەبەکەی چاو و عەدەسێکی لاسیقە کۆنتاکلێنس دانێن بۆ نەخۆشەکە دوای 4-5 ڕۆژ بۆی لابی ئیتر بەرەبەرە ڕێکە بێتەوە بینینەکەی ڕێکە بێتەوە هەست بە فەرقەکە لەیزیک فەرقی چییە؟ ئەم ڕووپۆشە لا نابین یعنی بڵند بیفەوتێنین کە خۆی دوایی خۆی دروست بێتەوە بەس فلاپێکی ئەوەنەی ئەم کاغەزە ئەوەنەی و کاغەزە فلاپێک وەکو پێڵە مایکرۆکیراتەم وەکو چەقۆیەکی بچووک وایە ئەو ڕووپۆشە لابین وەکو کەپێک وەکو سەرقاپێک ئەم سەرقاپە هەڵەدەینەوە باش ئەم سەرقاپە هەڵەدەینەوە لەیزەرەکە لێرە بەکارێن و سەرقاپەکە دانێنەوە زۆر ئیتر خۆی دروستە بێتەوە خۆی یەکەگرێتەوە ینی
دەوترێت تیشکی سەر و وەنەوشەیی بەکارێنرێ مە لە کامیانایە بەکارێنرێ چکە وای وا بەرگوێی هەمووان کەوتووە ئەم تیشکە هەندێکجار زیانی هەیە لەم جۆرە چارەسەرکردنا زیان دەگەێنێ بە نەخۆش ئەویان شتێکی ترە باشە ئەمەشمان بۆ بەس ئەو لی باش زۆر باشە ئەوەی تریان کەوتمان ئەم فلاپە دوایی دانێنەوە لەیزیک تۆزێ ئەم فلاپە جاری وایە لەوانێ جێی خۆی نەگریان ئەو مایکرۆکیراتۆمە با بڵێن هەمووی ببڕێ دوایی تەقەڵێکی لێبێ یعنی ئەوانە کە من کێشەکانی بەس جاری وای دروستە یا بینی ئەم قسەر قاپە دانێتەوە دوای هەندێک تەڕەسوبات یعنی هەندێک شت بنیشێ لە ژێریە زۆر باش یعنی تۆزێ شتان یا بۆ نمونە دوای چەند ساڵێکیش لەوانەیەگەر بۆ کسێ لە چاوی بن ئەم سەرقاپە سەر هەڵداتەوە یعنی ئەمانە ئەبێ ئاگای لە خۆی بێ لەبەرەوە پیارکەیەکە کە ئێمە یەکەم جارتمان زۆرترەکەین ئەم پیارکەیە سەرکەوتن و نەجاحەتی باشترە زۆر ئای لەیزیک چییە ئەم سەرقاپەی هەڵیێنەوە ئێمە بە هینێکە بە وەکو چۆنەڵە مانووەڵە خیبرەی بەدەستی و بەدەست و بە قاچی خۆتە ینی قاچی پیانیت و ئینەکەی ئەمەش کێشەی زۆر زۆر کەمە بەڵام هاتون چیان کردو ئایلێزیکیان دانەوە ئەمەیان بە کۆمپیوتەر ینی بە کۆمپیوتەر ئەم بڕینە دیاریەکە و دواتر هەڵیەدەیتەوە یان تەنیا فەرقەکەی ئەوەیە ئایلێزیک زیاتر بۆ دکتۆرانەی کە خیبرە و شارەزاییان کەمترە یان ئەترسن تووشی کێشە بن باشترە ئایلێزیکەکە ینی ئەم مینە بە لەیزەر هەڵیەداتەوە باشە ئەو کاتە دوایی پرۆسی لەیزەرەکە ئەنجامەدەی یعنی یەکەم شتی گرنگە هەڵبژاردننی نەخۆشەکەی دیاریکردنیەتی تۆ ئەو داتانەی لەنا ئەو کۆمپیوتەر و جیازە دایانی چەند ڕێکی کاتەوە کوێڕێکاتەوە کوێڕێک نکاتەوە پاشان ئیتر دوای ئەوەکو پرۆسە و عملیە زۆر ئاسانە بەس بڕیاردان و چۆنێتیدا تاوشتەکان ئەو وردەکاریەیە شتێکی تر هاتۆ پێڵەن سمایل ئەمەش سمایل بە ناوی پێکەنینەوە یعنی لەیزەرێکی تایبەتە کە ئەمیش وەکو چۆنەڵێ ئینڤڵۆپێکیان گیرفانێک دروستەکەی لە ناوگلێنەی چاوەکە هەر بە لەیزەر ئەو پارچەیەکی لێ لە ئابی ئەم پارچەیە دوایی دەریەکەی تۆ پرۆسەکە تۆزە قورسترە زۆر باشە ئەوی لە ڕوونکەیتەوە و بابەتی بەکارێنانی تیشکی سەر و وەنەوشەی و ئەوانەکە بەکاردێنێت بەڵێ ئەمانە هەمووی بە لەیزەرەکرێ ئەم لەیزەرەی کە خۆمان تا ئێستا باسمان کرد پێڵەن ئێگزایمەر لەیزەر ئەم لەیزەرە زەرری بۆ چاونێ چونکە پێنیترێشنی کەمە ینی ناچێتە ناوگلێنەی چاو ئەوانەوە بەس یعنی ببوورە هەر لە ناوگلێنێ ناچێتە ناو شەبەکە و عادەسە و ئەوانە یعنی تا گلێنە تا ڕەشێنەی چاو ئەتوانێ بڕکە زۆر باشە شتێکی ترمان ئەوەی کە باسیەکەی کە ئاڵێن تیشکی سەر وەنەوشەیەکی زۆر چڕ بەکارێنین ئێمە بۆ ئەوانەی گلێنەیان تەنکە زعیفە لا نەرمە چی بووەکانە ئەمانە مەسەرەن ئەگەرەوەیان بۆ نەکەی گلێنەکەیان بەرەبەرە تەنکە بێ و دەرەپەڕێ و قۆقزە بێ و زۆر کزە بێ چاویان ئەم تیشکی سەر و بەنەوشەیە لەگەڵ بەکارهێنانی مادەیەکە یان قەترێکە قەترەکەکەینە چاویە بۆی گلێنەی چاوکە پڕکاتە بۆی ئەم تیشکە سەر و بەنەوشەیە کاریگەری لەسەر ناوەی چاوی دروست نەکە زۆر باش قەترەکە وەکو بڵێن ڤیتامین ئەیە ینی سەوزە بێ مادەمە جیاوازە لەوەی کە ئەمەجیامەکەی ئەڵێ بەروکەوێ زۆر خەتەرە و ئەوانە تیشکی سەر ئەمە جیاوازە لەبەرەوەی ئەو تیشکەش ئێمە نایڵین لە گلێنەی چاو بەرەو خوارەوە بڕوا بەس کاریگەری پۆزتیڤ لەسەر گلێنەی چاو دروستەکە وای لەکە ڕیشاڵەکانی تند بن وای لەکە گلێنەکە خۆی بگرێ وای لەکە زۆرتر دانەباسی زۆر باشە ئەو کەسانەی کە ئەم جۆرە چارەسەرانە وەکو باست کرد لەیزەک ئای لەیزەک ینی پیارکەی بەکارێنن دوای ئەوە ڕێنمایی چییە بۆ ئەم کەسانە بەتایبەت یەنێک نەخۆشەکانی تری چاو دەبێت چی بکەن چۆن احتیفاز بۆ چارەسەرەوە بکەن و بۆی کە تەواوەتی سوودەکەی خۆی بگەێنێت و نەجاتیان بێ لەو کێشە و گرفتەی کە هەیەە گرنگترین شت ئەوەیە کە چاویان نەخورێنن نابێت دەست بۆ چاوی بابی دەستی لێ هەیە هەر نابێت چەند نەیخورێنێ باشترە باش ینی بە تایبەت با بڵێن مەسەلەن 2 هەفتەی یەکەم بەڵێ عادەسەیەکی کاتی بۆ دانێن ئەو عادەسەیە دوای 4-5 ڕۆژ لابێن کە پێستەکەی تەواو دروست بووە ڕووپۆشی گلێنەی چاوەکە ئاساییە بێتەوە ئەو کاتێک ترسی ئیلتیهابکردن و هەوکردنمان نییە بەڵام هەرڵی نەی ڕوشێنە چونکە ڕووپۆشەکەی تۆزێ ناسکە نابێ بخورێنێ مەسەلەن ئاگای لەوە بێ دکتۆرەکەی بێ بۆی دیاریکاکەی ئەتوانێت مەیکە پشتی چاو بەکاربێنێ یعنی باش وایە 2 هەفتە تا مانگێ بەکاری نێنێ بەپێی حاڵەتەکە
ئەوەی تری کەوتمان ئەندێک سپۆرت و ڕاضەوانە لەوانەیە بۆ ئەوانەی کە زۆر ڕاضە ئەکەن ڕاضەیەکی عنیف بێیان تۆپی پێکەنیاوەی لەوانەی پیارکەی بەکاربێنن باشترە. بابەتی گەرمابوون تا چەنە هەندێجار گەرما زۆرە بێ ئاوێکی عراقیەتە چاو ئەوە لەوە ترسین لە وشکبوونەوەی چاو دەوی گەرماکە بێ قەترەی فرمێسکەکەیان زۆر بەکاربێنن یان جاریوە بۆ ماوەی 3 مانگ بۆ ماوەی 6 مانگ یا خۆی هەستەکە کە چاوی وشکە قەترەکەی بەکاربێنێ ئەمە ئەم دوانە زۆر مهمە تەڕینەکە هەتا هەفتەی یەکەم دوایەوە خۆی بپارێزە لە تیشکی زۆر بەتایبەت 2 هەفتەی یەکەم بگورە چاویلکەی هەتاوی بەکاربێت بۆ دەرەوە بە زۆری بۆ مانگی یەکەم پێم باشە بەکاری بێنێ چاویلکەی هەتاوی و بۆ هەموو کەس بۆ ئینسانی ئاسایش هەر باشە ئەم چاویلکانەی بەتایبێت بۆ نمونە هاتووە تازەکوالێتی چاویلکەکان دکتۆر من بەبەستمە تۆ کوپسپۆرەوە ڕوونکەیتەوە هەندێک چاویلکەیە هەندێک خەڵک دەڵێ ینی کە لە چاوی دەکەم بۆ بەرە تا و دوایی سرم پێشێ دوایی مەسەلەن پێیز ئاجمە بێ لای بم کوالیتی چاویلکەی هەتاوی بەتایبەت لە وەرزی ئاویندا دەور ڕۆڵی هەیە بۆ پاراست بە دڵنیاییەوە کوالیتی جۆری هەیە بۆ نمونە براندەکان زۆر گرانن زۆر پێویست نییە تۆ ئیلا براندێک بەکاربێنی کە لەوانەیە بڕوا بۆ 500 دلار یان 1000 دلار بۆ نمونە چاویلکەیەک بەڵام واش نەبێت کە تۆ چاویلکەیەک بێ بە 1-2000 وانە مەسەلەن ئەمانە زۆر جار ڕەنگەکەی ڕەشە بەس هیچ کوالیتێکی نییە لەبەرەوە جۆر زۆرە لە بازاڕە لەوانەیە زۆر گرانیش نەبێ و جۆرەکەشی باش بێ وەکو مواصفات بۆ نمونە بۆ بەکارهێنانی بۆ سایقی پۆلەرایست زۆر باشە مواصفاتێکی تر هاتووە کە ئێستا باشترە ینی زۆربەی تیشکە زیان بەخشەکان هەتا ینی تیشکە شینە زیان بەخشەکان ئێمەمان ئەلترافایلێتمانێ سەر وەنەوشەی زیان بەخشە ئێستا دەرکەوتو ئەڵە شینیش ینی بۆ نمونە ئێمە شاشەکانمان زۆر شین نەکەین ینی زۆر ڕەنگێکی جوانە لە لاپتۆپ و شتانەشی بەڵام ئەگەر بلو فلتەرەکە ینی ئەو ڕەنگە شینانش کەم کاتەوە بۆ نمونە تیشک هەیە پێڵەن بلو فلتەر ینی تۆزێ تیشکی زیان بەخشی زیاتریشمان بۆ لابە بلوکەت ئەم بلوکەتانە ئێستا هاتووە و مواصفاتی باشترە من پێم باشترە زۆربەی چاویلکەکان ڕاستە لەوانەیە تۆزێک گرانتر بێ بەس ئەگەر بلوکەت بێ باشتر زۆر باشە بەکارێنانی عەدەسە ینی جگە لەوەی کە و عەدەسەیەکی قوتانی بۆ دادنێ وەک باست کرد بۆ چەند ڕۆژێک پێشتر ئەو کەسە عەدەسەی زۆر بەکارێنابێ بۆ جوانی ینی ئەمە ڕۆڵ و گرینی هەیە لە دروستبوونی ئەم نەخۆشیەدا لە لاربینی یاخۆت ڕێکردنەوەی بینین و دوای ئەو نەشتەرگەریانش کە ئێوە دەیکەن بەم جۆرانی کە باست کرد ئایا دەتوانێت بۆ جوانی عەدەسە بەکاربێنێ؟ عەدەسە بەڵێ ئەتوانێ بەکاری بێنێ بەس وەکو ئەڵێم ئێمە زۆر جار تووشی کێشە ئەبینەوە لە عەدەسە ئایا مثلەن طبعاً جەوی ئێمە لەوانەیە جەوی فەرقی هەیە لەگەڵ ئەوروپا مەسەلەن بۆ نمونە تەپوتۆزی هەیە شت هەیە جەوەکە لەوانەیە بڵێن مەسەلەن گەرم بێ باشە و لەوانەیە کوالیتی عەدەسەکان دەوری هەبێ و لەوانەیە بەکارهێنان چۆنێتی ئەو کەسانی بە باش بەکاری نێنن ئەگینا هەموو جۆرەکانی عەدەسە ئەتوانی بەکاری بێنی بەس هەموو جۆرەکان و لە هەموو کات و شوێنێکە لەوانەیە تووشی کێشت بکە کێشەکان بۆ نمونە کەمی ئۆکسسیژین یعنی ڕاستە ئێستا عەدەسی تازە هەیە زیاتر ئۆکسسیژین ئێڵە بڕوا بۆ گلێنەی چاو ئەبێ ئەو جۆرە مەسەڵەن کەسی عەدەسەی هەیە سەردانی پزیشکا بزانێت کێشەی نییە بزانێت هەر ناڕەحەتێکی هەبوو بەکاری بێنێ تەرەسوبات کۆ بێتەوە لەژێر عەدەسەکەیان بۆ نمونە عەدەسەکە پاک ناشوات یعنی مەسەلەن دەستی پیسی لێ یا مەسەلەن ئەمانە واکە میکرۆب بڕاتە ناو چاوەکە و چاوی التیهاب بکە یان نینۆکی بەر گلێنەی چاوێکەوێن زۆر ناسکە گلێنەی چاوێک تۆزنینەوە کە شتێکی بەرێک سەر برینارە بێ ئەڕۆشێ زۆر باش ئەمە بێت جیاوازیم بۆ بکەیت لە نێوان ئێستا و ڕابردوو لە هەرێمی کوردستانە لەو پێشکەوتنانەی کە لە ئەم ئەجیزە و جیازانەی کە ئەم جۆرە نەشتەرگەریانی پێدەکرێت لە هەرێمی کوردستانە ئێستا تا چەند بەردەستن بەتایبەت لە نەخۆشخانە حکوومیەکاندا بۆ کەسێکە ئەم گرفتانەیە بێ بتوانرێ ئەم لەیزەک و ینی لەیزەر و ئەمانی بۆ بەکاربێنرێ بە ئامێری پێشکەوتووە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بێت ئێستا چۆنە لە هەرێمی کوردستانەمانە هیچ جۆرێک لەمانە لە خەسخانەی حکومی نییە بە هیچ شێوەیە نییە لەبەر ئەوەی لە وڵاتانی ئەوروپاش زۆر جار ئەمە با بڵێن کوالیتی ینی ئینشورانس سۆشتانە نایگرێتەوە یعنی ئەوەی کە خۆی تەئمینەکە و مەسەن پارە ئەیامە ئەمەهینانە کە بۆ ئەوەی ئەگەر نەشتەرگەریەکی هەبوو بە بەلاش بۆی بکەن ئەڵێن ئەمە شتێکی زیایە جوانکاریە لەسەر خۆتەکەوێ
لەبەرەوە لە نەخۆشخانە حکومیەکانیشان نییە یعنی و پێویستیش نییە بەڕای من دەچێتە قاڵبی جوانکاریەوە بەڵێ ئەچێتە قاڵبی جوانکاریەوە چونکە ئەو کەسە بە چاویلکە کێشەی نییە وانە دەتوانێت زۆربەیان وان زۆربەی حاڵەتەکان ئەوە نەبێکە ئەوەی وتمان کۆلاجین کرۆسلینک ئەوەی وتی ئەلترافایلێت لایتی بۆ بەکارێن ئەمە ضرورە یعنی ئەمە بۆی چاوەکەی ڕابگرێکە گلێنەی تەنکە بەس ئەم جۆری لەیزیک و ئایلەیزی کۆمانە چێتە قاڵبی جوانکاریەوە ئەوە کەسەکە لە هەڵبژاردننی خۆیەتی ئێوە کە چاویلکە بەکارنێن نەگینا بە چاویلکە ئەتوانێت بەردەوام بێ لەبەر ئەوە لە نەخۆشخانەکانی هەرێمانە خێر هیچیان نییە بەڵام لە نەخۆشخانە تایبەتەکانە یعنی ساڵانێکە بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینیوە و جۆرەها جیهاز ینی ئەو جیازانەی کە پێویستن زۆربەی زۆری لە هەرێمی کوردستان هەیە زۆر باشە مودە و کاتی ئەم نەشتەرگەریانە کە بە لەیزەک و لەیزەر و ئای لەیزەک دەکرێت چەندی پێچێ بۆ کەسێک زۆر جار بەکەوتۆتەوە سەر ڕێژەکە یاچی بەڵێ کەوتۆتە سەر ڕێژەی کزیەکەی بۆ نمونە کەسێک 2 دەرەجە چاوی کزە لەوانەیە تەنیا 5 سانیە 7 سانیە مەسەرەن لەیزەرەکەی پێویست بێ بەس وەکو پرۆسی ئەمەلیەکە جاری وە 5 دقه 7 دقه 10 دقه هەرەوە هەرەوەندا خایەنەوە بەکارهێنانی قەترا یعنی ئەم پێشەوە تا نەخۆشەکە حازرەکەین تا تاقیمەکەین پێشەوە داتاکان داخڵی جیازەکە ئەکەین کە نەخۆشەکە ئیتر چاوەکە سڕینەوە بە ئایدین و تاقیمەکەینەوەوانە و دوایی وتمان پێستەکە لە ئابین و لە هەموو عملیەکە ناگاتە چارەکە زۆر باشە بە دەرفەت ێزانم ینی هەندێ پرسیاری تر لەباری نەخۆشەکانی چاو بکەم جگە لەو مەسەلەی ڕێکردنەوەی بینینە بابەتی ڕووناکی هەر چەند ڕەنگە ئەمەش پەیوەندیدار بێ بەمەستی ڕێک بینیەوە مەسەلەن هەندێک جار باسی لاربینی دەکرێت لاربینی چییە دکتۆر؟ ینی ئەدەجار بە کێشە بۆ کەسێک کە حساسەتی بە ڕووناکی زۆر هەیە ئەم کەسە ئەمە چیەگە ڕوونی بکەیتەوە گرفتە چییە لە چاودا؟ خۆی لاربینی نازان بیست بن مەبەست لە چیە چونکە ئێمە خۆتە زانی ئەستیگماتیزم بڵێ بڵێ ئەستیگماتیزمیش هەر جۆرێکە لە کزی چاو بۆچی دروستە بۆ نمونە ئێستا کە ئێمە هەڵێن 3 جۆرە خۆی کزی چاو 3 جۆرە جۆرێکیان کوردبینیە باشە کوردبینیەکە یعنی چیە بۆ نمونە تۆپی چاوەکە گەورەترەیە کوڕێکی زیاترە ڕسمەکە جوان ناچێتە چاو یعنی دوور جوان نابینێ کوردباشە جۆرێکی تر هەیە نزیکبینیە تۆپی چاوەکە بچووکترە و عینەکەکەیان زائیدە ئەویتر عینەکەیان ناقسە لاربینی چۆنە ئەمە گلێنەی چاو گلێنەی چاو شێوەی پێڵەن ئەسفێرێک یان نزیکە لە گۆیی نزیکە وەکو تۆپێک وایە باشە بەڵام ئێمە پێڵووی سەرەوە خوارەوەمان تۆزێ گلێنەکە قوپێنێ ینی تۆزێ ئەم کوڕیە زیاترە یعنی لە ئاسۆی ستونی کوڕیەکە لە ستونیە زیاترە لە ئاسۆی ئەمە شتێکی ئاساییە تۆزێکمان هەیە هەمومان ڕۆبع دەرەجەیەک نیو دەرەجەیەک بەڵام پێویستمان بە چاویلکە نییە و جوانەبین ئەوانەی کە تۆزێ زیاتر بێ تووشی سەرێشا بن شتەکە جوان نابین پێویستە عینێکێکیان بۆ بەکاربیێنی لە یەک ئاسئیشکە ینی بۆ نمونە کوڕەکەی لێرە زیاترە لە ئاسۆیی یا لە ستونی یا لە ئاکسێکی لار ئەم پێڵەن ئەستیگماتیزم هەیە ئەستیگماتیزمی ڕێکە وەکوتم 90 دەرەجە هەیە ئەستیگماتیزمی ناڕێکە هەیە هەر ناڕێکە ینی گلێنەکە بۆ من تووشی نەخۆشی بووە ینی هەمووی زۆر جار کێشەکە یا گلێنەی چاوە زۆرتر یا عەدەسەی چاوە ئەم سەرفسەیان ئەم ڕووپۆشیان ناڕێکە کە ناڕێک بوو ڕسمەکە بۆ نمونە نقطەیەک بە نقطە نابینن پەرش و بڵاوی بینن بە بازنایی بینن ئاوا بۆ شێ زۆر باشە لە کۆتاییم بەشەی پرۆگرامەکەدا حەزەکەم ڕێنمایی و کەسانە بکەی کەم گرفتانیان هەیە و بە شێوەی گشتی بۆ چاو چی باشە بەکاری بێن و چی باش نییە کە بەکارینیان بە تایبەت لەم سەردەمەدا کە بەکارێنانی مۆبایل و لاپتۆپ و ڕۆژانە ینی کەم خەوی و ئیسراحەت نەدان بە چاوەکان ومانە تا چەند زیانیانەیە وەکو ڕێنمایی بڵێ وەکو ڕێنمایی من یەکەم خۆراکی پێویست و تەندروست و سەوزەومی و جۆر و شتەکان ئەمە گرنگە دووهەم ڕێکردنەوەی نووسن باشە نووسن وەکو پێویست بخەوێ و مەسەن سەهرە نەکردن و شەو درەنگ نەنووسنەوەوانە سێهەم بەکارهێنانی چاویلکە بۆ شاشەکان و بەکارهێنانی چاویلکە بۆ هەتاوی مەسەرەن هینە چوارەم زۆر کەمکردنەوەی بەکارهێنانی شاشەوەکو پێویست بۆ نمونە کەسێک ئیشەکەی لەسەرەوەی لەسەر شاشەیە ئەمە چار نییە بەس کەسێکی تر بۆ نمونە بەس لەسەر سۆشیال میدیایە لەسەر شتێک کە پێویست نیە لەوانێت 4 ساعت 5 ساعت 6 ساعت ئەمانە زۆرن
پێویستە ئەمانە کەم بکرێتەوە و پێویستە لە کاتی پێویستە کە هەستی بە ناڕەحەتی کرد سەردانی پزیش بکە بە شێوەیەکی ڕێکوپێک و احتیمال بە ئەو ناڕەحەتیانە با کە لە چاوی خۆی هەستی پێەکە یا لە جسمی خۆتە جسم و چاو خۆی ئەلارمن یعنی خۆی پێتەڵێن کە ئەگەر ناڕەحەتی شتێکە هەبێ گومانێکت هەبێ لە خۆت لە مناڵەکان لەو کەسانە یان ئەو کەسانش کە کێشیان لە چاوی خۆیان هەیە پێویستە زۆرتر گرنگی بە مناڵەکان بدەن چونکە لەوانەیە و کێشەیەش لە مناڵەکانە هەبێ و پێی نەزان. وڵەیە دکتۆر بەختیار قادرجاف سپۆری نەخۆشەکانی چاوسپاس بۆی کەم لەگەڵم بۆ ئێوە دەستان خۆش بێ و سەرکەوتوو سپاس بۆ جەنابی.